پککا جبو من آبو نان ام ساکتی دبینن خودی به هواتی به همه تشتی ام نبینه قرفه شکم از این ساکتی كيش بومه وينا لا شيء منها خوش راكن لسر من لي خورتاكن راكن علي خوش راكن لسر من لي كيتشاكن لسر رجا شيدان برخداني خوش كشكن لسر رجا شيدان برخداني خوش كشكن. Gerçekten bu anlamda PKK bir diriliş olayı, yeni gün olayı, bir Nevroz olayı. Boşuna biz bugüne PKK ile başlamadık. سڵاوتان لەبێ هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 28 نۆڤەمبەری 2023 پێشکەشەکەن. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە ڕاگەاندووە لە چالاکێکی گەریلاکانی ئازادی کوردستاندا لە مەتینە 18 داگیرکرد سزادراون و هێزەکانیشان چوونەتە سەر تەرمی 12 داگیرکرد. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە پێویست بە ئۆپراسیۆنە شۆڕشگەرەکانی شەهید لەیلا ئامەد کە گەریلاکانی ئازادی کوردستان لە مەتینە ڕاگەنرایەکی بڵاو کردووە دەڵێ گەریلاکانی ئازادی کوردستان بە ئۆپراسیۆنی شۆڕشگەرەوە دەکەونە ناو ساڵێتی دامەزراندنی پارتەکانەوە گەریلاکانیان بە ئۆپراسیۆنی شۆڕشگەڕیش پێشوازیان لە ساڵی نوێی پارتەکە و تێکۆشان کردووە لە شەهید سێ ڕێپێوانی داستانی نووسەدەی پاکەکەدا بە ڕۆحی فیداکاریەوە تێکۆشان گەشتەکە و بە ڕۆحی فیداکاری ئاپۆیی و ورەی بەرزەوە تاکتیکی دەوڵەمەندی گەریلایەتی مۆدەرنیتەی دیموکراتیک و بە شێوازی ڕێپێوانی ڕۆ سەرکەوتن گورزی گران لە سوپای داگیرکردەوە شوێنە دەڵێ هێزەکانیان لە مەتینە ئۆپراسیۆنی شۆڕشگەری شەهید لەیلا سوورخانیان پێکێنا 18 داگیرکاریان سزاداوە و دەستیان بەسەر چەندین چەک و کەلوپەلی سەربازیدا گرتووە. سوپای تورکیا زیانەکانی دەشارێتەوە میدەی شەڕی تایبەتیش تەنهادانی بە سێ کوژراودانا بەڵام هێزەکانیان ئاشکرایان کردووە چوونەتە سەر تەرمی 12 داگیرکەر و بەگشتی 18 داگیرکەر سزادراون. گەریلاکانی ژەستار و هەپەکە لە هەرێمی مەتینە کە هێرشە داگیرکەرەکانی دەوڵەتی تورک تێدا بەردەوامە 27 تشرینی دوم ساڵێتی دامەزراندنی پەکەکەیان پیرۆز کرد. سۆزان مێردین یەکێک لە فەرماندەکانی ژەستار لە میانی پیرۆزبایەکەدا گوتی ڕێپێوانی ئازادی لە کەسایەتی حەقی قەرارە و دەستی پێکرد و ئەمەژی بۆ داوە کە ڕێبەری گەلی کوڕەبڵاو جەلان پەکەکەی وەکو پێویستێک و لایەقبوونێک بۆ شەهیدەکان دامەزراند. باوەریەکی مەزن و تەکۆشینێکی مەزن ئەم ببی ڕوحی بێ ڕۆژێ ji hemû gelê Kurdistanê pîroz dikin car de ev rojak hatiye avakirin û divê hereketa PKK de partiya PKK de bi baweriyekî mezin hevalê ê serok apo û şoptarê şehîdê me mezin şehîdê me ê qehreman که بوی شبطار وان دريكا وان دمشيان مليتاني في حركته فدائية في حركته برخدانواني في حركته حمو هوالا ومليتانا ام پیروز دکن جبو بجي پارتیا کارکرم کردستان بو پارتیه که آن شهید آنبن لسر شوپا کسایت هوال حقیقه مش دست بکر مشا سرو قاپو و حتی دامزراننا پارتیا PKK پارتیا کارکرم کردستان سروک آپو ویسا بول لای پیشیدا سال
تێپەڕە بێت بە سەردامەزراندنی پەکەکە بۆ بۆنەوە شێو ڕابردووش هاوڵاتیانی بناری قەندیل گەربوونە و پامیان لە پامێکدا باسییان لەوە کردو کە دامەزراندنی پەکەکە بوو بە پامێکی گەورە لە هەر چوار پارچەی کوردستان و پێویستە لەسەر و پلانگەر و داگیرکاریانی کە بەرامبەر بەگەلی کورد دەکرێ یەکگرتوو بن. خەڵکی بناری قەندیل خۆشحاڵین کە لە ڕۆژێکی وەکەم ڕۆدا لە یادی دامەزراندنی پارتی کرێکارانی کوردستاندا لێرەوە لە بناری قەندیل سەڵاو و ڕێز دەنێرین بۆ گیانی پاکی شەهیدانی هەر چوار پارتیی کوردستان. پەیامی گەلی بناری قەندیل بۆ سەرۆکاپۆ بۆ ئیمراڵی لە کاتێکدا کە کوردبوون حرام بوو 45 ساڵ لەمەوبەر سەرهەڵدانێکی گەورە لە باکووری کوردستان بەڕابەرایەتی پارتی کرێکارانی کوردستان و سەرۆکاپۆ دەستی پێکرد. لەو کاتەدا بوو بە پەیامێکی گەورە لە هەر چوار پارتیی کوردستان گەل هەستا سەرپێیان. بۆیە ئێمەش ئەمڕۆ لە بناری قەندیلەوە کە ئەو ڕۆژە بەرز و پیرۆز دەکەین و لە بەرامبەر شەهیداندا سەری ڕێز و نەوازشدا دەمێنین و لێرەوە پەیامێکیش دەدەینە داگیرکەرانی کوردستان بە تایبەتی دەوڵەتی داگیرکەری تورکیا. میفراتیش بەر بە بۆنەی 27 تشرینی دووەمەوە هەزاران کەس لە دانیشتوانی هەرێمی فرات بۆ پیرۆزکردنی ساڵاتی پەکەکە ئاهەنگێکی جەماوەریان بەڕێوەبەر تێدا ئەحمەد دابان باسی لەوە کرد کە پەکەکە بە 6 کەسە و پارتەکی ڕاگەیان ئەمڕۆ خاوەنی ملیۆنان کەسە و لەم پێناوەدا لە پێناو ئەم دۆزەدا هەزاران تێکۆشەرگیانی خۆیدا و فیداکردۆ بوونەتە سمبۆلی بەرخۆدان. کوردستان من دەستە ji bo vê yekê dibe kar xebat tekoşînwarekirin ku em vî wîletî ji bin destan derxînin. Careke dîn di hindirî wê denkirnê da dibêje pir ehzabê siyasî rabûn li ser Kurdistanê denkirin lê emanî bi gotinê hatû çû. Ama min va gotina mikire dilê xwe. Ji vê jî hereketa opojî ji wê neqtê de dest pê hate kirin. Hevalê xwe li gund û bajarê Kurdistanê bela kirin. Lê dewleta Tirkî bi we wehşiya xwe xwe girt hevalê heqîqe re bi destî îstêrkasor şehîd xistin. Belkî kanibin rê li pêşvê hereketê bibirin û xut bikin. Lê bervacî wê seroketî hînbîtir şehadet xwe kire esas û hereketa xwe pêş xist û ji hevara re got dibe ku em bi partiyake ava bikin û em li ser wê esasî jî hereket bikin. زیاتر لە 32 مانگە دەوڵەتی تورکیا گۆشەگیرێکی توندی خستۆتە سەر ڕێبەرە بڵاو جەلان 462 داواکاری پارێزەران و خانەوادەکەشی بۆ سەردانی ئیمرالی ڕەتکراوەتەوە لەم بارە و توێژە جیازەکانی هەڵەبجە و پێنجوێن قسەیان بۆ ڕۆشتین کردووە. وەگەلی کورد پێویستە هیچ وەک غافڵ نەوین لە ڕێپێوان و چالاکیەکان بۆ سەرگۆشەگەری سەر ڕێبەری گەلی کوردچوون ڕێبەری گەلی کورد نەتەنها بۆ ئازادی گەلی کورد بەڵکو بۆ ئازادی تەواوی مرۆڤایەتی خەبات و تێکۆشانەی بەپا کردووە لە ئەم چارەکە سەدەیەکە خۆی لە زندانی ئیمراڵی گۆشەگیر کراوە. ئێمە گەلی کورد پێویستە هەتا شەویچ پێویستە نەخەوین لەسەر شەقامەکان بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد تێکۆشان کەین. هیچ وەخت
وەک ئەوەی کە ترسمان لە چتێ بێت و بڕژینە سەر شەقامەکان ئەبێ بوێرانە لەسەر شەقامەکان بۆ ئازادی ڕێبەر ئاپۆ تێکۆشان بکەین لە هەموو لایەنە سیاسیەکان باشووری کوردستان لە هەموو ئینسانە تێکۆشەرەکان داواکارم کە غافڵ نەون لە چالاکی و درێژەدان بە چالاکیەکانیان لەسەر شەقامەکان بۆ گۆشەگیری سەر ڕێبەر ئاپۆ و دەوڵەتە زلهێزەکان ئەوانەی لە پێناو مافی مرۆڤ تێکۆشانەکان هەوڵ بوون بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد. ئەو هێرشە سەر لە نوێیانەی کە بۆ پێکێنانی میساقی میلی و دنیا یەک پرۆژەگەلی دیکە کە هەر دەوڵەت و لایەن و جەمسەرێک هەیەتی بەسەر ناوچەکە بیسەپێنێ بۆ ئەوەی کەوا ئەو پرۆژە پێشنی ئەو پلانانە بەسەریا نەسەپێنرێت ناچار و محکومی ئەوەیەکەوە یەک بێت و بتوانێت لەگەڵ گەلانی ئازادی خوازی دیکەیە بەڕاستی ئەو گۆشەگیریە تێک بشکێنێت و ئەو ئیرادە هەیە. ڕۆژنامەوانانی دۆک لەبارەی ڕفاندنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد لە لاناسای شیفەدەکەەوە پێم ڤیددیۆیان بڵاو کردوتۆ دەڵێن پێویستە بە ڕوونی یاخود بە زووی ڕۆژنامەوان سلێمان ئەحمەد ئازاد بکرێت. من کەسێکی خەڵکی کوردستانی بەختیار دووگی داخوازە زیاترین کات کەم بۆ ئازادکردنا ڕۆژنامەوان سلێمان ئەحمەد ئەڤروکە ماوەی مانگێکی هاتێ دەستە سەرکردن بێک و هیچ تاوانێک ئەنجام دادا بیت هیچ گوناهێک کرد تەنێ تاواناوی ڕۆژنامەوانێکی بوێرە و کاریوی ڕۆژنامەوانی ئەوە بۆ بندە ساڵاتی کار نەکردیە و هەر ئەڤەیە تاواناوی هەر ئەڤەیە هیچ تاوانێک دینەوەکی هەمی ڕۆژنامەوان و چالاکوانت بەهدینان ئەڤرکێت گرتیخانت بەهدینان داشتە گرتیخانت هەولێری داماین زەواکاریم زیاترین کات بێتە ئازادکردن بێمەرج و ئازادی بۆ هەمی ڕۆژنامەوانە. ئازادی بۆ کاری ڕۆژنامەوانی ئازادی بۆ ڕۆژنامەوان سلێمان ئەحمەد ڕۆژنامەوان شیمالبەرچی ji Duhokê. کۆڵبەرنووس بڵاوی کردوتەوە 4 کۆڵبەری کورد لە 4 ناوچەی جیاواز بە تەقی ڕاستەخۆی هێزی چەکدارەکانی ڕژێمی ئێران بریندار کراون کە برینی دوان لە کۆڵبەرەکان سەختە و باری تەندروستیان ناجێگیرە. ماڵبەری کۆڵبەرنووس لەبارەی برینداربوونی و 4 کۆڵبەرەوە بڵاوی کردوتەوە پاش نیوەڕۆی دوێنێ کۆڵبەرێکی کورد بە ناوی فەردی نازاری تەمەن 33 ساڵ بە تەقی هێزی چەکدارەکانی ڕژێمی ئێران بریندار کراو دواتر گواستراوتە بۆ نەخۆشخانە و ئێستا لە حاڵەتی کۆمادایە و باسیش لەوە کراوە کۆڵبەرێکی دیکە بە ناوی حەبیب ڕەزایی تەمەنی 52 ساڵە خەڵکی جوان ڕۆیە بە تەقی هێزی چەکدارەکانی ئێران بریندار کراوە بۆی ئەوە تووشی شکانی بڕبڕی پشت و خوێنبەربوونی سیەکان بوو باری تەندروستی بە هەمان شێوە ناجێگیرە. ئەوەش خراوەتە ڕوو کۆڵبەرێکی دیکە بە ناوی محەممەد کەریم نەژداد دانیشتوی پارێزگای بانە و بە هەمان معروفی نەژاد تەمەن 90 ساڵ هەردووکیان بە تەقی هێزی چەکدارەکانی ڕژێمی ئێران بریندار کراون بە پشت بەستن بۆ ئامارانەی کە لە ماوەی 2 مانگی ڕابردوو لە کۆڵبەرنووس تۆمار کراو بە گشتی 154 کۆڵبەر لە ناوچە سنوورەکانی کوردستان بۆی هۆکارەکانی وەکو تەقی زەمنەکانی ئێران لێدان و ئازاردان و کەوتنە سەرمین کوژران و بریندار بوون. نوێنەرایەتی باشووری کوردستان کۆنگرەی نەتۆی کوردستان پامێکی هاوخەمی بۆ کۆچی دوای هونەرمەندی ناسرا و تەر خەلیلی بڵاو کردوتە دەڵێن وەک پێشمەرگەیەکی کوردستان لە مەیدانی خەباتدا بەشداری کارای هەبووە کە نەگاو خەمی خۆی بۆ کۆچی دوایی ئەو هونەرمەندە دەردەبڕێ و دەڵێ تایری خەلیلی جگە لە سێرێکی دیاری هونەری بەرگری بە سرودە شۆڕژگەرەکانی وەکو پێشمەرگەیەکی کوردستانیش لە مەیدانی خەباتدا بەشدارێکی کارای هەبووە توانای هونەر و تێکۆشان لە بۆتەی بەگشتاچوونەوەی داگرسانی داگیرکاری یەکخستە بوو. نیوەڕۆی ڕۆژی یەکشەممە هونەرمەند تایری خەلیلی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە گەڕێکی ڕاپەڕین لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. تایری خەلیلی ساڵی 1956 لە شاری بۆکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە بەرهەمی یەکەمی خۆی لە تەمەنی 51 ببورن لە تەمەنی 15 ساڵیدا بڵاو کردوێتەوە و دوای چەندین گۆرانی و سرود لە ڕۆژهەڵاتی کوردستان و تاران ساڵی 1979 بۆتە پێشمەرگەی ڕۆژهەڵاتی کوردستان یەکێک لە گۆرانیە بەناوبانگەکانیشی لە قەندیلی سەربەرزەوە. بمنن بخير شهيدنا مشانا زياوة هاوري رنقا ونبي موا هزي بيش مرقنا بزر هم شور جبل
پشمرگنا بزن همو شور جبه نورو شهید من شنا